سڵاتان لەبێت نازەنین گۆرانم ئەم جارەش هاتوومەتەوە مووسڵ ئەوەی لە پشتمەوە ئەیبینن پردی عتیقا یان وەکو چۆن دانیشتوانی ئێرە ئەڵێن پردی کۆنی مووسڵ ساڵی 1934 دروست کراوە. بۆ دەیان ساڵ هەر کەس ویستە بای بێتە نێو مووسڵی کۆن دەبوو بەم پردەدا تێپەڕێت. ئەمڕۆ هاتووم گفتوگۆ لەگەڵ عەبدوڕەحمانەکەم. با بزانم عەبدوڕەحمان ئومێدی بەوە هەیە کە ئەکرێت هەڵبژاردننی پەرلەمانی عێراق مووسڵی کۆن بۆ مووسڵی نوێ بگۆڕێت. ناوم عەبدوڕەحمان سالم عەلیە، تەمەنم 20 ساڵە. قوتابیم لە زانکۆی حەدبا بەشی بێهۆشکردن. دانیشتووی لای ڕاستی مووسڵم. ئەمە یەکەم جارە دەنگ دەدەم لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. عەبدوڕەحمان پێم بڵێ جگە لە خوێندن کارت چییە لە مووسڵ؟ ڕاستەکەی من کار ناکەم. بۆچی؟ ڕاستەکەی هەلی کار کەمە، بە دوای کارێکدا گەڕام کە لەگەڵ سروشتی خوێندنەکەم گونجاو بێت بۆ من، واتە لەگەڵ خوێندنەکەم بگونجێت، بەڵام هیچ هەلێکی کارم دەست نەکەوت. ماوەی چەندە بە دوای کاردا دەگەڕیت و لە ناوچەکە دەستت نەکەوتووە؟ نزیکەی لە زستانەوە، واتە لە پشووی نیوەی ساڵەوە کاتێک پشوو بوو بە دوای کاردا گەڕام و دەستم نەکەوت. هەوڵمدا لە کاتی دەوامیشدا لە کۆرسی دووەمی قۆناغی یەکەمدا بە دوای کاردا بگەڕێم، بەڵام دەستم نەکەوت. دەتوانم بڵێم کە داواکردنی هەلی کار یەکێک دەبێت لە داواکارەکانت لەو پەرلەمانتاری دەنگی پێدەدەیت؟ بەخوا ڕاستەکەی هیوادارم هەلی کار دابین بکەن، بەتابەت بۆ قوتابیان. باشە عەبدوڕەحمان، لێرە لە مووسڵی لای ڕاست گەورەترین پرۆژەیان کەرتەکان چین کە پێویستە کاری لەسەر بکرێن؟ ڕاستەکەی لەم کاتەدا یەکەم شت کارەبایە. کارەبا لێرە چۆنە؟ کارەبا نزیکەی نیوەی ڕۆژ هەیە، واتە نزیکەی 12 کاژێر لە ڕۆژێکدا. هەروەها ڕێگەکان، واتە پێویستە ڕێگەکان تەواو بکرێن بەهۆی قەرەباڵغیەوە، چونکە شاری مووسڵ قەرەباڵغە و دەزانیت کە چەندین پێکاتە و نەتەوەی جیاوازی تێدایە. خەڵکی زۆر ڕووی تێدەکەن چونکە یەکێکە لە گەورەترین شارەکانی عێراق، بۆیە پێویستە گرنگی بە ڕێگەکان بدرێت. هەروەها بە پاکوخاوێنی من کەم تەرخەمێکی زۆر لە پاکوخاوێنیدا دەبینم، بە تایبەتی لە لای ڕاست زیاتر لە لای چەپ. باشە، ئێستا دۆخی ئەمنی چۆنە؟ دۆخی ئەمنی سوپاس بەخوا کەمێک جێگیرە. سەرەتای پرۆسەی ئازادکردن دۆخەکە هێندە ئارام نەبوو. تەنیا یەک خاڵ دەمێنێتەوە کە چەک تەنیا بەدەست دەوڵەتەوە بێت، چونکە تاوەکو چەک بڵاو بێ و کۆنتڕۆڵ نەکرێت، ئاسایش لە واستەدا نابێت کە ئێمە دەمانەوێت. باشە، با قسە لەسەر هەڵبژاردنەکان بکەین. ئەمە یەکەم جارە دەنگ دەدەیت، هەستت چۆنە؟ هەستم بۆ هەڵبژاردنەکان ئەوەیە کە چی بڵێم، هەستێکی خۆشە کە بمە بەشێک. هەست بە بەرپرسیارەتی دەکەیت؟ بەرپرسیارەتیە کە ببمە یەکێک لەوانەی دەوڵەت بنیاد دەنێن، واتە ئەوەی دەست بە بنیادنانی دەوڵەت دەکات لەگەلەوە دەست پێ دەکات. بۆیە من ئێستا دەبمە بەشێک لەم گەلەی کە ئەم دەوڵەتە بنیاد دەنێت. چۆن باشترین کاندید بۆ شارەکەت واتە مووسڵ هەڵدەبژێریت؟ ڕاستەکەی باشترین کاندید گرنگ نییە لەلام لە چنەتەوەیەک بێت یان چلایەنێک بێت. گرنگترین شت ئەوەیە کە ئاسایش بۆ شارەکە دابین بکات، داواکاریەکانی هاوڵاتیان بگەێنێت کە شارەکە لە ڕووی ئاسایشەوە پەرە پێ بدەن. پشتگیری لە گەنجان بکەن. گەنجانی مووسڵ پێویستیان بە چ جۆرە پشتگیریەکە؟ ڕاستەکەی گرنگترین شت ئەوەیە کە بە دەرفەتی کار پشتگیریان لێ بکرێت، بتوانن واتە نازانم چۆن بیرۆکەکە بگەێنمەتۆ. گرنگی بە بەهرەکانی گەنجان بدەن. بەڵێ، با بڵین بەهرەکانی گەنجان. ئەو کاندیدێت هەڵبژاردەوە کە دەنگی پێدەدەیت؟ بەڵێ، بەڕاستی هەڵبژاردووە. ئەو کوردە. بۆچی کاندیدێکی کوردت هەڵبژارد؟ بەڕاستی بینیم ئەم کاندیدە پشتیوانی گەنجان دەکات و هیوایەکیش بەم کاندیدە هەیە کە هەوڵ دەدات وڵات پێش بخات، واتە هەوڵ دەدات ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیانی مووسڵ دابین بکات. چۆنە هیچ کاندیدێکی عەرەبت بە مێشکدانە هات کە دەنگی پێ بدەیت؟ بەڕاستی کاندیدێکی عەرەب بە مێشکمدا هات، بەڵام بەڕاستی لەم کاندیدە کوردەدا هیوایەکی زیاترم بینی وەک لەوەی بیرم نەکردبەوە. خێزانەکەشت دەنگ بە هەمان کەس دەدەن؟
بەڕاستی پرسیارم لێ نەکردن پیان گوتم کە چۆن دەتەوێت هەر کاندیدێک دەتەوێت هەڵی بژێرە و دەنگی پێ بدە ئەوانیش زۆر لە تۆ ناکەن نەخێر پیان وتم کە کێ دەتەوێت دەنگ بە بدە وەک گەنجێک یەکەم جارە دەنگ دەدات ئامۆژگاری باوکت بۆ تۆ چی بووە؟ بەخوا پیان گوتم گونجاوترین کەس هەڵبژێرە گوتی کەسێکی گەندەڵ هەڵمەبژێرە چونکە ئەگەر تۆ کەسێکی گەندەڵ هەڵبژێریت ئەوە تۆ بەرپرسیاری تاوانەکەی دەبیت چ تایبەتمەندیەک هەیە ئەگەر لە کەسێکیان کاندیدێکی دیاریکراودا بیبینیت دەڵێیت ئیتر من دەنگ بەم کەسە دەدەم پشتیوان بێت واتە تەنیا قسە نەبێت کردداری هەبێت پشتیوانی هاوڵاتیان بکات پشتیوانی گەنجان بکات هیوایان پێ بدات هانیان بدات بۆ بنیادنانی داهاتوویان لە بازاری ماسی فڕۆشانم لە مووسڵی ڕاست لێرە هەموو جۆرە ماسێکی لێ ئەگەر ببینن لەسەرەوە لە خوارەوە لە هەموو شوێنێک لێرە خەریکی برژاندنی ماسی ئەجا چ هەیە لە ماسی خۆشتر کێش هەیە وەکو من حەزی لە ماسی بێ هەر کە بیستم وتم ئەبێ بچینە ئێرە هەم بۆی ماسی تاقیکەینەوە هەم بۆچی لە شوێنێکیش نەبین کە حەزمان لە خواردنەکەی بێت بۆیە با لێرە بەردەوام بین تۆ زۆر دیتە بازاری ماسییان نە من نەخێر بەڕاستی نایمە بازار ڕەنگە حەز لە ماسی نەکەیت وایە؟ نەخێر من هەموو هەینیەک ماسی دەخۆم چونکە زۆر حەزم لە ماسیە سڵاو چۆنیت ئاسایە ماسی تاقی بکاتەوە چونکە دەڵێ لە ژیانمدا نەم خواردووە ئەمە ماسێکی تازەیە و تامیشی زۆر خۆشە کامیان تامی خۆشترە ئاسایە تاقی بکەینەوە؟ ئێ زۆر باشە ئاساییە دڵت گەورەیە بۆچی تاقی ناکەیتەوە من لەبەر تۆ هاتووم چیت پێ بڵێم ڕاستەکەی من هەرگیز حەزم لە ماسی دەیەم جارە تاقی بکەوە بەڵکو بە دڵت بوو نازانم چی بڵێم تاقی بکەوە نامری تاقی بکەوە بزانە تامەکەی چۆنە نا بەخوا خۆشە ئەمە یەکەم جارە لە ژیانت داماسی دەخۆیت؟ بەڵێ یەکەم جارە لە ژیان بەڕاست؟ بەڵێ هەرگیز لە ژیانمە حەزم لێ نەبووە ئێستا حەزت لێ نەکرد کەس هەیە حەزی لە ماسی نەبێت؟ بەخوا وەک تامی مریشک وایە بەڕاست حەزت لێ نەبوو؟ نا زۆر نا من دەمەوێت بێمە لای تۆ بۆی قسەت لەگەڵ بکەم با بچینە ئەوێ؟ چۆنیت؟ سواز بخوا تەندروستیت چۆنە؟ سواز بخوا الحەمدولله دەنگ دەدەیتیان نە بۆ هەڵبژاردنەکان بەخوا دەنگ بە کەس نادەم بۆچی؟ بۆچی دەبینم هەموو کەسێک لێرە لە مووسڵ دەڵێت دەنگ نادەم دەنگ نادەم دەنگ بەچێ بدەم یعنی هیچ شتێک لە مووسڵ نییە؟ هیچ نییە تەنانەت هاوکاریمان ناکەن بۆچی خانۆکەت چوو؟ هیچمان نییە قەرەبووشمان ناکەنەوە بۆچی ماڵەکەت چوو؟ بۆچی ماڵەکەت ڕووخا؟ بەهۆی شەڕی داعش؟ داعش ڕووخاندی تەنانەت قەرەبووشیان پێ نەدایت؟ هیچ نییە پێشتر قەرەبوو نەبوو؟ ڕاستەکەی قەرەبۆکان چونکە دەزانم بڕیارێک هەبوو بڕیار هەبوو بەڵام هەموو کەس وەری نەگرت کاندیدێکی دیاریکراوت نەبوو دەنگی پێ بدەیت هیچی وایەکت نییە هیچ نییە ئێوەش هەروان دەنگ نادەن؟ دەنگ نادەن؟ دەنگی چی بدەم سەبارەت بە چی؟ بە هەڵبژاردنی پەرلەمانی عێراق بەخوا دەنگ دەدەین و هیچ شتێک نییە یانی دەنگ نادەیت؟ ئەوە 24 ساڵە دەنگ دەدەین و هیچ شتێک نییە چیت دەوێت؟ پێویستیتان بە چیە ئێوە؟ پاڵپشتی نییە ئێستا من نەموچەی چاودێری کۆمەڵایەتیم هەیە نەخانە نشینی ڕۆژانە بە 10,000 دینار کرێکاری دەکەم مامەواتە هیچ هیوایەکت بە حکوومەتی داهاتوو نییە؟ ئازیزم ئێمە زۆرمان هەڵبژارد ینی لە 18ەوە تاوەکو ئێستا کە 2025 هیچ شتێک نییە لێرە خزمەتگوزاری چۆنە؟ پارێزگار باشە کار دەکات پارێزگاری کۆن و ئێستاش کار دەکەن ینی بە خێرایش کار دەکەن ئەو پردەیان بە 5 مانگ تەواو کرد لە بەغداش چەندین ساڵ کارکردن نییە پێم بڵێ لێرە لە مووسڵ کاریگەری پەیوەندی عشایرەکان لەسەر هەڵبژاردننی کاندیدێکی دیاریکراو چۆنە؟
پەیوەندی عشایریەکان بەڕاستی ئێستا دەبینم کاریگەریەکی گەورەیان لەسەر هاوڵاتیان هەیە چونکە هەمیشە کاندیدێکی عشرەتەکەی خۆیان هەڵدەبژێرن وەکو ناچارکردنی هەندێک خێزانە تەنانەت منداڵەکانیشان ناچار دەکەن دەنگ بە کاندیدەکەی عشرەتەکەیان بدەن. تۆ ئەمە چۆن دەبینیت؟ بەڕاستی ئەمە کارێکی هەڵەیە چونکە هەر کەسێک لە عشرەتی خۆی هەڵبژێرێت کەواتە لە کۆتاییدا هیچمان بەهیچ نەکرد. ئەمە کارێکی عشایری و کارێکی نیشتیمانی نییە. ئێمە گەشتینە کۆتایی پرۆگرامەکە حەز دەکەم پەیامەکە تا ڕاستەی پەرلەمانی عێراقیان ئەو پەرلەمانتارە بکەیت کە دەنگی پێ دەدەیت. بۆ نوێنەرانی پەرلەمانی عێراق و ئەو کاندیدانەی کە هەڵیان دەبژێرین داوای شتێکی مەحاڵ ناکەین. ئێمە داوای مافە سەرتایەکانمان دەکەین وەک خوێندنێکی باش، تەندروستی، هەروەها هەلی کار و دامەزرانی گەنجان. پێویستە لە پێگەی بەرپرسیارەتیەوە بن نەک تەنیا وەک کەسێکی خەباتگێڕی ئەمڕۆ. ئێمە گۆڕانکاریەکی ڕاستەقینە و بەرچاومان دەوێت نەک تەنیا قسە بۆ ڕاگەاندن بۆ ئەوەی خەڵک دەنگتان پێ بدات، هەروەها بە قسەکانتانەوە پابەند بن و داواکاریەکانی ئەم گەلە جێبەجێ بکەن و قسەکانیان بە حکوومەتی عێراق بگێنن. ئەمە هەموو شتێک.